کاندیدانی دەستنیشانکراوی لایەنە سیاسیەکان بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لاوڵەکانیان بۆ پێگێنانی ئەنجومەنەکە بەردەوامن لە دوای نەوڵیشیاندا پەنایان بردووەتە بەر پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لە هۆکاری پێگنێنانی ئەنجومەنەکە دڵنیا ببنەوە. ڕۆژی 28 مانگی ڕابردوو کاندیدانی ئەنجومەنەکە لە ڕێگەی یاداشتێکەوە داوایان لە پەرلەمان کرد بە دوواداچوون بکات و هۆکاری دەست بەکار نەبوونی کاندیدانی ئەنجومەنەکە بخاتە ڕوو. ئەگەر مەبەستیان بێت ئاسانە ئێستاکە بڕیاردانە سەری، چونکە ئێستاکە زیاتر حکوومەت کارەکانی بەدەستە هەرچەند حیزب هەر لە پشتیوەتی، بەڵام بە شێوەیەکی سەرەکی حکوومەتی هەرێم ئێستاکە لە پشتی کارەکانوێتی. بۆیە ئومێدێکمان هەیە ئەگەر پەرلەمان بە جددی وتەداچوون بۆ کارەکانی بکات بەرهەمێکی ببێت ئەم یاداشتە ئێمە. داخەوە هەندێک کەسێ لە پارێزگای هەڵەبجە کاریگەریان لەسەر ئەو بارودۆخە هەیە، بەدوای ئەو یاسایانەدا ناچن نانەوێت ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک بێت. ئیتر ئەمە دیارە پەیوەندی بە هەندێک کێشەی ناخۆیی لایەنێکی سیاسیشەوە هەیە کە نایانەوێت ئەو پارێزگای بکەوێتە سەر پێ و زائیدی ئەمەش بەداخەوە ئەو لیژنەی کە دانرابوو بۆ بە پارێزگا بوونی هەڵەبجە لە کۆبوونەوەیەک زیاتر هیچی نەکردووە کە بەداخەوە بەبوونی ئەو وەزع سیاسیەوە ئێستش ئەو لیژنە لە کەناری هەڵوەشاندنەوەیە. زۆرترین گلەیی چین و توێژەکان و وڵاتیانی هەڵەبجە لە ماوەی 3 ساڵی بوون بە پارێزگای شارەکەیان لەبارەی پێگنێنانی ئەنجومەنی پارێزگاکەوە بووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕێی کۆکردنەوەی واژۆی ئەندامانی پەرلەمان داوای لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە لە دانیشتنێکی تایبەتدا کێشەی پێگنێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بخرێتە گفتوگۆوە و نوێنەری ئەنجومەنی وەزیران بانگشتی پەرلەمان بکرێت. وەکو وەفایەک بۆ ئەو شارە شەهیدە و بۆ خەڵکەکەی بۆ پێکە خۆم خەڵکی شاری هەڵەبجە شەهیدم، وەکو ئەرکێکی نیشتیمانی و شەرعی و ئینسانی و واجبێکی سەرشانم هەڵسام بە کۆکردنەوەی ئیمزای ئەندامانی پەرلەمان و ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمان وەکو داواکاریەک تەسلیمی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانم کردووەکە لە دانیشتنێکی فەرمی پەرلەماندا ئەو بابەتە بخرێتە گفتوگۆوە و بخێتە بەرنامەی کارەوە و لایەنی پەیوەندیدار لە ئەنجومەنی وەزیران بانگ بکرێ تاوەکو پرسیاری لێ بکرێ ڕوونکردنەوە بدات داخۆ تاکو ئێستا بۆچی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەی شەهید تەشکیل نەکراوە و بەگەڕ نەخراوە. پەرلەمانی کوردستان لە 5 ساڵی 2015 لە ڕێگەی پرۆژە یاسایەکی تایبەتەوە هەڵەبجەی وەک پارێزگا ناسان لە دوای پەسەندکردنی پرۆژە یاساکەوە پاش 3 ساڵ لەلایەن پەرلەمانی کوردستان هێشتا ئەنجومەنەکەی پێک نەهاتووە. دوای زیاتر لە 40 کۆبوونەوەش لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە لەسەر پێگێنانی ئەنجومەنەکە ڕێک بکەون. کاندیدانی دەستنیشانکراویش بۆ ئەنجومەنەکە پێیان وایە هۆکاری سەرەکی پێگنێنانی ئەنجومەنەکە سیاسیە و پەیوەندی بە دوو لایەنی دەسەڵات سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.